سڵاتان لەبێت هەواڵەکانی ساعتنۆتان پێشکەشەکەم سەرەتاش سەردێڕەکان. سەرۆک بافڵ جەلات تاڵەبانی جەخت دەکاتەوە هەڵەبجە پێویستی بە خزمەتی زیاترەوە دەیکەین با پایتەختی کوچکاڵی عێراق. ئاشکراشی دەکات دووربینێکێتی وای کرد خەڵک کاربای 24 ساعتیە بێت و پرۆژەکە بەرهەمی پێداگریمانە بۆ بە فێڕۆنەدانی غازی کوردستان. ساڵێک بەسەر هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستاندا تێپەڕ دەبێت و یەکێتی تەکیزدا پێکێنانی حکوومەتێکی خزمەتگوزار دەکاتەوە. سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایدەگەێنێت لا بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردن ڕازین جەختیش دەکەینەوە پرۆسەکە بە ئارامی کۆتایی بێت. بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە کەرکووک بڕینەوەی دار قەدەغە دەکرێت و سەرپێچکارانیش سزا دەدرێن. شارەوانی ڕێنمایی دەدات هەر دارێک گرفت بۆ خەڵک دروست بکات با هاوئاهەنگی ئێمە چارەسەر دەکرێت. سەرۆک وەزیرانی عێراق ئاشکرای دەکات ژمارەیەک ڕاوێژکاری سەربازی ئەمریکایی لە عێراق دەمێننەوە بۆ چەکدانانی گروپە چەکدارەکانیش پشت بە دیالۆگ دەبەستن. ئەمڕۆ بابەشداری سەرۆک بافڵ جەلات تاڵەبانی کەرنەڤاڵی کاندیدانێکێتی لە هەڵەبجە بەڕێوە چوولا کەرنەڤاڵەکەدا سەرۆک بافڵ جەلات تاڵەبانی پامێکی بۆ خەڵکی سنوورەکە هەبوو ڕایگەیاند خەونی هەڵەبجەیەکان با هەوڵ و ماندووبوونی سەرۆک کۆمار هاتەدی. بەڵام هێشتا شارەکە پێویستی بە خزمەتی زیاترە و پێویستە حکوومەت گرنگی زیاتر بە هەڵەبجە بدات. سەرۆک بافڵ لە پامەکەی داوتی لە بەغداد پارێکی زۆر هەیە و دەبێت هەوڵ بدرێت ئەو پارەی بۆ هەڵەبجە خەرج بکرێت. ڕوونێشی کردەوەیەکێتی حیزبێکی دووربینە و چاوی لەدا هاتووە. بۆیە پرۆژی بە پارێزگابوونی هەڵەبجە لە ساڵی 1999دا سەرۆک مام جەلال خستێڕ. هەڵەبجە ڕێزێکی تایبەتی هەیە لای یەکێتی نیشتیمانی کوردستان. کەم شوێن لە دنیا ئازاری بینیوە وەکو هەڵەبجە، وەکو ئەم دەڤەرە بە عام. هەر یەکێتی نیشتیمانی کوردستان وەک پێویست دیفاعی کردووە لە هەڵەبجە، بە سیاست، بە دیپلۆماسی، بە ئاسن و بە خوێن. هەڵەبجە بووە بە مەحافزە. بزانە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند دووربینە. 1999 ئەم پرۆژەیە لای مام جەلال پرۆژە بوو. ئەوە مامە حەمی لەوێ دانیشتووە. وایە مامە حەمی؟ گوێتان لێ نییە؟ ئەڵێ وایە. لە حکوومەتی هەرێم دەستی کرد بە بەرنامەکەی، لە بەغداد وازی نەهێنا هەر بەردەوام بوو. خۆشبەختانە بە ماندووبوونی سەرۆک کۆمار دکتۆر لەتیف خەونەکەتان هاتە دی. بەس خەونەکەمان تەواو نەبووە. هێشتا وەک پێویست ئەم دەڤەرە خزمەت نەکراوە. بۆچی حزبێک لە کۆڤیدەوە حزبێک پشتیوانی مەکتەبەکانی ئێرە بێت، خەستەخانەکانی ئێرە بێت، ئەی حکوومەت ئەو پرسیارەکەن لە خۆتان؟ کاک دیار پرسیار نییە لای جەنابەت؟ ئەی حکوومەت ئەی ئەو هەموو خزمەتە لە بەغدادەوە ئەکرێت بۆ هەڵەبجە نەکراوە وەکو پێویست؟ ئێمە هەدەفمان ئەوەیە ئەمە عەکسەکەینەوە. بەغداد ئەبێ وەکو شوێنەکانی تر خزمەت بکرێ، ئەگەر زیاتر نە. ببوورە هەڵەبجە ئەبێ وەکو شوێنەکانی تر خزمەت بکرێ، ئەگەر زیاتر نە. ناڵێم ئەگەر، ئەڵێم کەی دەنگێکی باشمان هێنا و سەرکەوتوو بووین لەم هەڵبژاردنە. ئێمە بەرنامەمان زۆر هەیە بۆ هەڵەبجە، شارە زوور و هەر هەورامان.
زۆر بەنەوعێک هی جیاواز ئەمجارە ئێمە ئیشەکەین. ئێستا ئەبێت ڕەبتێکی گرنگ ڕەبتێکی زۆر کۆنکریتی دروستکەین لەگەڵ حکوومەتی بەغداد. پارەیەکی زۆر هەیە لەوێ، ئەو پارەیە ئەبێ لێرە خەرجکرێ برادران. بۆ وەک پێویست بزنس لە هەڵەبجە نییە، بۆ گەنجەکانمان ئێرە بەجێهێڵۆ نەچنە شارانی تر. زۆر مەجال هەیە لە هەڵەبجە بۆ ئیشکردن. ماڵە شەهیدەکانمان وەکو پێویست خزمەتەکرێن، وەکو ئەوانەی بەغدادن. کەمەندامەکانمان شتێکی تریش هەیە با لە بیرمان نەچێ. ئەی ئەو هەموو برینارانە کە ئێستەش جیل لە دوای جیل نەخۆشییان هەیە، مشکلەی توبیان هەیە لەبەر ئەو کیمیا بارانەی کە ئەو حەیوانە ڕشتی بەسەر میلەتەکەی خۆیە. وایە یەکێتی خەڵکە نێرێت بۆ عیلاج خەڵکە نێرێتە دەرەوە بەس فریا ناکەوێت. پرۆژەیەکمان هەیە لەگەڵ حکوومەتی بەغداد، ئیشەڵڵا ئەم خزمەتانەش زیادکەین وەکو پێویست. واجبی بەغدادە خزمەتی هەڵەبجە بکات. خۆشبەختانەش لەبەر عیلاقاتی یەکێتی نیشتیمانی کوردستان، لەبەر توانای یەکێتی نیشتیمانی کوردستان، لەبەر هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئەتوانین ئەم شتانە دابین بکەین بۆتان. هەر لە ئەوسارەکەیدا سەرۆک بافڵ جەلات تاڵەبانی بە هەڵبجەیەکانی ڕاگەاند یەکێتی حیزبی خۆتانە هیچ حیزبێک وەکو یەکێتی نەیوێراوە ببێتە پێشەوە، کێ وەکو یەکێتی گەنجوژنی تێدایە، جیلەکەی پێشووتر دەخینە سەر سەرمان. سەرۆک بافڵ و تیشی ئەم ناوچەیە پڕە لە پیاوی ئاینی و تێکۆشەر بەڵێن دەدەین ئەمنیەتتان و کەرامەتتان بپارێزین و تا یەکێتی زیاتر بەهێز بێت زیاتر دەتوانین خزمەتی هەڵەبجە و هەڵەبجەیەکان بکەین. سەرۆک بافڵ ڕاشیگاند پێویستە هەڵەبجە ببێتە پایتەختی کوشتوکاڵی عێراق و کار بۆ ئەوەش دەکەین. هەر لە پەیامەکەیدا سەرۆک بافڵ ڕوونی کردەوە پێویستە بودجەی هەڵەبجە ڕاستەوخۆ لە بەغداوە بنێردرێت و بخرێتە خزمەتی خەڵکی سنوورەکەەوە. هەڵەبجە شارە زوور، هەورەمان، ستەی سایق، ئەتوانێت بەهەشتی کوردستان بێت، بەهەشتی کوردستان بێت. سپاسی نوخشەخانەکەم کە ئەو هەموو ئەجنەبیە یێنێتە ئێرە، ئەو هەموو دیپلۆماتە یێنێتە ئێرە، ئەو هەموو کۆنسڵە یێنێتە ئێرە، پیشانیان نەدات کە ئێرە چ مەجالێکی تایە. ئەتوانێت ببێتە سنتەری کشت و کاڵ و گەشتیاری لە عێراق. بۆ نەیکەین، بۆ نەیکەین. من دڵنیاتان ئەکەمەوە کاندیدەکانمان هەدەفیان هەرەوە ئەبێت ڕێز ئەگرن لە ئێوە، وەکو یەکێتی چۆن ڕێز ئەگرێت لە ئێوە. ئەم دەڤەرە دەڤەرێکی زۆر عەزیمە، پڕ لە مامۆستای ئاینی، پڕ لە پیا و مەعقوول، پڕ لە ماڵە شەهیدان، پڕ لە تێکۆشەر و عیلەی تێکۆشەران. وعدتانە دەمێ چۆن ئێستا ئەمنیەتیان ئەپارێزین، ئەمنیەتیان زیاتر ئەپارێزین، کاکە کەرامەتتان ئەپارێزین. پارەی هەڵەبجە بێ ڕاستە و خۆ بۆ هەڵەبجە بێت. هیچ پێویستان بە موتەرجیم نییە، هیچ پێویست ناکات خزمەتی ئێوە بچێتە شوێنێکی تر و دوای بینێرن بۆ ئێرە. حەق و حقوقی هەڵەبجە، پارەی هەڵەبجە، پارەی ئەم دەڤەرە بە ئام ڕاستە و خۆ بۆ خۆتانێت. ژنان و گەنجان، ئێمە حزبی ئێوەین. ئەو هەموو حزبەی تر قسەی زلتان بۆکەن، واکەین و واکەین و واکەین. فەرموو کێ وێراوێتی وەکو یەکێتی وا بچێتە پێشەوە؟ سەری مەکتەبی سیاسیەکەی ئیمڕۆمان کە، سەری کۆمیتەکانمان کە، سەری دەموچاوی خۆتاندان کە. کە یەکێتی ئەوەنە گەنج بووە و ئەوەنە ژنیتیا بووە و وەکو نوخشەخان لە سەری سەرەوە ئیشەکەن بۆ ئەم حزبە. لە عینی کاتە ئێمەین توانیومانە
جیلەکەی کە مامۆستای ئێمەیە جیلەکەی پێشتر بخەینە سەر سەرمان و ڕێزیان لێ بگرین بەیەکەوە ئەم مەنتیقەیە جوانەکەینەوە بەم ڕۆحیەتە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژاردن بە هەڵبژاردن بۆ پێشەوە ئەڕوا هەموو نەیارەکانمان کە ئەو ڕۆژە بۆم ڕوونکردنەوە نین هەر بۆ دواوە ئەڕۆن و هەر بۆ دواوە ئەڕۆن هەر واشە بێ هەڵبژاردن بەڕێوەیە سندوقەکانم بۆ سەوزکەن بۆ منی سەوز مەکەن بۆ خۆتانی سەوزکەن بۆ ئەو خزمەتەی کە ئێمە ئەمانەوێ بۆتان بکەین سەوزی بکەن بۆ ئەو ماڵانەی کە ئەنفالیان بینیوە سەوزی بکەن بۆ ئەو ماڵانەی بە کیمیاوی وایان لێکردن سەوزی کەن بۆ ئەو هەموو تێکۆ شارانە کە ئەمڕۆ ناتوانن لەگەڵ ئێمە لێرە بن بۆ ئەوان سەوزی کەن خۆتان دەزانن کێ حزبی میلەتە هەر لە درێژەی وتارەکەیدا سەرۆک باخفولجەلا تاڵەبانی ڕایگەیاند 4 ساڵ بەر لە ئێستا وتم ئەگەر بەسەر جەستەی مندا غازی کوردستان ببرێتە دەرەوە بەڵێنێکی خۆشم بردەسەر هەر ئەو دووربینی یەکێتی بوو کەوای کرد ئێستا خەڵکی کوردستان کارەبای 24 ساعتیان هەبێت بۆیە بڕۆن سندوقەکان سەوز بکەن و دەنگ بۆ خزمەتکردنی خۆتان بدەن کارەبای 24 ساعت هەموو کوردستان و ئیمساڵ ئیشەڵڵا وای لێت کارەبای 24 ساعتی هەبێ بەغەدر لە کەس نەکەین ڕاستە ئەمە پرۆژەیەکی حکوومەتە هەمومان بەشدار بووین لەو بڕیارە گۆڕان یەکێتی باش بوو ئەو ناوەم هاتە بیر ها چەند بەجددی خۆم حازر کردووە گۆڕان یەکێتی پارتی دیموکراتی کوردستان بەڵام لە بیرتان نەچێت چ حزبێک بوو 4 ساڵ پێش ئێستا کە سەرۆکەکەی وتی لەسەر مەیتی مردووی من ئەو غازە ئەبەنە دەرەوە لەسەر مەیتی مردووی من چۆن نەوتی خوێنی وڵاتەکەتان خوارد ناهێڵین غازەکەی ئەم وڵاتە بخۆن کە هەمووی لە مەنتیقەی ئێمەیە هێشتمان بیخۆن نەخێر بۆیە 24 سعات کارەبا ئەبێت لە کوردستان لەبەر دووربینینی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبڕۆ دەی ئەرێ هۆ ئەو هەیە حزبەکەی ئەو هەیە میلەتەکەی من یەک کەسم بەس ئەم هەموو شێرە لە پشت من بێ ئەزاریشی بە ئێمە ئەکرێ ئێمەین حەق و حقوقتان وەرەگرین ئێمەین کوردستان بۆ پێشەوە ئەبین ئێمەین دیفاعتان لێکەین بە ئاسن و بە خوێن ئێمەین هێزی تۆین لە بەغداد بڕۆن سەوزیکەن دەستان خۆش بێت زۆر بەخێر بێت لەسەر سەرم و لەسەر چاوم هەر بۆ پێشەوە هەموو جارێک بۆ پێشەوە و بەس بۆ پێشەوە و بەس هەر لەبارەی ئەم پەیامەی سەرۆک باخفولجەلا تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە هەمان کادا کار و پرۆژەکانی یەکێتی لە ڕابردوو بۆ داهاتووش بۆ قەزای خانەقین چی ئەکات ڕاستەخۆ هەر لە خانەقینەوە ڕێباز وەهاب کاندیدی ژمارە 18 لا لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی خانەقین لەگەڵ مەبێت کاک ڕێباز ئەم کاتت باش بە شێوەیەکی گشتی پەیامەکەی یاخود وتارەکەی ئەمڕۆی سەرۆک باخفولجەلا تاڵەبانی لە کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی یەکێتی لە هەڵەبجە و لە کەرنەڤاڵەکانی پێشووتریشە چی لێ خوێندنەوە سڵاو لە ئێوەش ئێوارەت عفو دەنگم وازامە گوێم لە دەنگی خۆمە بێ
ئەلو کاگڕێ باس ئەگەر دەنگی من دەنگایەتەوە گوێم لە دەنگی خۆمە بێت باسی ئەومان بۆ بکەیت لە پەیام و وتارەکەی ئەمڕۆی سەرۆک پافڵ و لە هەمان کاتە لە کەرنەڤاڵەکانی پێشووتریش بە هەمان شێوە پەیامی هەبووە هەمیشە پەیامەکانی سەرۆک پافڵە بێتە جێی باس زۆر باس ئەکرێتەوە بە شێوەیەکی گشتی ئێوە چیە خوێندنەوە لەم پەیامەی ئەمڕۆی سەرۆک پافڵ سڵاو لە بینەرانتان ئێوەراتان باش من وەکو کاندیدی ژمارە 18 لەسەر لیستی 222 نیشتمانی کورسان لە دیالە هەمیشە سەرۆک باوەڵ تاڵەبانی لە کاتی دانی پەیامەکانیدا بۆیە بێتە جێگەی سەرنج و باس لەبەرەوەی بە کردداری بە عەمەلی بە پراکتیکی جێبەجێ کاتە قسانی کە ئەیکات. بەڵێ باشە کاگڕێ باس ئەوەی کەوا سەرۆک پافڵ ئەمڕۆوتی کە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی دووربینەوە تا مەلای ئەوەیە ئەو کارانی کە ئێستەی کە یاخود لە ڕابردووە کردوێتی هەمیشە بۆکەوە لە داهاتووە ئیتر کە کاتێک دەنگداندێ خەڵک لە بەرامبەرە ئەویان پێ بداتەوە دەنگیان پێ بداتەوە ئێوە چیتان هەبوو لە سەرم قسەیە؟ بڕاستە بۆ سەرۆک باوەڵ لە دەنگدانی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان ئەو پەیامانەی کە دای بە خەڵکی کوردستان هەمووی جێبەجێ کردووە هەوڵی شەدا لە چەند ساڵی داهاتوودا هەمووی جێبەجێکا وەکەوەی کە وتی حکومەت پێک نایەتە ئێمە گەلی کوردستان و حکومەت یاریمی کوردستان ڕێچکە ڕاستەکەی خۆی وەرەگرێت و بۆیە تاکو ئێستا حکومەتی کوردی پێک نەهاتووە ئەمە یەکێک لە هۆکارەکان. دووەمیش بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرۆک باوەڵ هەر شتێک بڵێت هەر پەیامێک بگەێنێت ئەوە جێبەجێەکات پشت بەخوا و ئینشاءڵڵا گەل. باشە کار و پرۆژەکانی یەکێتی لە ڕابردووە بۆ قەزای خانەقین چی بووە تاکو وای لە هەوڵاتیان کە ئێستا داوای ئەویان لێ بکە کاوە دەنگی پێ بدەن؟ ئێمە لە ناوچە دابڕێنراوەکان بە تایبەتی خانەقین و کەرکووک لە خانەقین تا ڕادێک لەگەڵ کەرکووە جیاوازیەکی هەیە لە ڕووی شوناسەوە لە کەرکووکە یەکێتی پلەیەکە زۆرینەی دەنگەکان بەدەستێنێت بەڵام لە خانەقین بەهۆی ئەوەی کە بەعسی زۆرە و کێشەی خاکمان هەیە لە ناوچەکەیە بۆیە داوا لە خەڵکەکەین ئەم جاریان گەرمتر و بێنە سەر سنووقی دەنگدان و سوخانەخەکانمە وەسەوزکەن. کاگڕێ باس جەنابەت تۆ کۆزانینکەوە کاندیدی پێمان بڵێ چی وای لێت کردکەوە خۆت کاندید بکە ینی لە قەزای خانەقینی هەروەکو باست کرد کە ناوچەی جێناکۆ کە ناوچە دابڕێنراوەکانە چ معاناتێک هەیە کەوا لەو قەزای ئەیبینی هەوڵت داویان ویست لەسەرەوە بۆ بچیتە پەرلەمان تاوکو چارەسەری بکەیت؟ یەکێک لەوە کارانەی کە من لەسەر لیستی یەکێتی نیشتمانی کوردستان خۆم هەڵبژاردووە باگراوندێکیمان هەیە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە کۆمەڵێک شەهیدمان داوەکو بنەماڵە باوکیشم پێشمەرگەی دێرینە و خەباتگێڕە ئەمە یەکێک لەوە کارەکان. دووەمیش ئازادانە خۆم لەبەرەوەی سەرکردەکەمان گەنجە لە گەنجتیەگە هاوخەمە لەگەڵمان بۆیە منەوە یەکێتی هەڵبژاردووە بووم بە کاندیدی. باشە پرسیارەکەی منەوە بوو لە قەزای خانەقینە چی هەیە هاوڵاتیانی ئەو قەزایە چ معاناتێکیان هەیە وای لێت کردکەوە جەنابەت هەوڵ بدەی خۆت هەڵبژێریت و بچیتە پەرلەمان ئەو کێشانەیان بۆ چارەسەر بکەیت؟ کێشەمان زۆرە بەڵام کێشەی جیاوازیمان هەیە لە خزمەتگوزاری ئەمە یەکێک لەوە کارەکان. دووەم کێشەی زراعیمان هەیە و بە تعریبکردنمان هەیە هەنێک گوندمان هەیە لە دەوروبەری خانەقین تعریب کراوە و کێشەی هەیە کێشەی ینی زراعیمان هەیە نایڵەن جوتیارە کوردەکان بگەڕێتەوە بۆ ناوچانی خۆیان و زراعەتی خۆیان بکەن لەو ناوچانەیە. لە ڕووی دامەزراندنیشەوە لە ڕووی دامەزرانیشەوە جاکاری کراوە بۆ ئێمە هەوڵە دێن و یەکێتی نیشتمانی کوردستان ئەو باڵانسە بگەڕێنەوە بۆ خانەقین. یەکێتی نیشتمانی کوردستان وەکو حیزبێک لە قەزای خانەقینە پرۆژەی حیزبەکە چییە؟ کاتێک کە ئێوە بڕیارتان داوە بچنە پەرلەمان ئەگەر دەنگی پێویست بێنن پێشوەختە هەڵبەتە لەگەڵ کاندیدەکانە کۆبوونەوە کراوە ئەگەر کۆبوونەوەی کرابێت حیزبەکە چی بە ئێوە تۆ داوای چی لێ کردوون؟ ئیشی لە پێشینەی حیزبەکەی ئەمە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بە تایبەتی لە ناوچە جێناکۆکانەوانی کە کێشەی لەسەرە خانەقین دیالە کاگڕێ باس جەنابەت پرۆگرامی ئێمە بەس بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکە.
باشە جەنابەت وەکو کاندیدێک ڕۆژانە ئەرکت چییە لەگەڵ کێ زیاتر کۆبییتەوە گوێ لە داواکاری تێگری زیاتر من خۆم گەنجم تەبعاً لەگەڵ گەنجەکانە کۆ بمەوە بە ڕێژێکی زۆر بەڵام لەگەڵ ئەوانیشی کە تەمەنیان هەیە کۆ بینەوە چونکە ئەزمموی ئەوانش پێویستە بۆ پرۆسی سیاسی و لە هەموو کایەکانە. سەرۆک بافڵ ئەمڕۆ هەر لە پەیامەکەی وتی تاوەکو یەکێتی بەهێزتر بێت و خەڵکەکەی بەهێزترە بێ بەهمان شێو خزمەتی زیاترەکرێت لە قەزای خانەقینە ئەوەی بەڕێزت کەوا دۆخەکە ئەبینی چی بکرێت تاوەکو حزبەکە بەهێزتر بکرێت تاوەکو خزمەتی زیاتر بکە. ئێمە داوا لە کۆمەڵانی خەڵکەکەین بە تایبەتی لە ناوچە کێشە لە سەرەکان جیکە ناکۆکان لە 11 سنووقەکانی دەگرانمان بۆ سەوز بکەن بۆی ئێمە هێزی ئەوان بین لە بەغدا ئێستا دەرکەوتو هەموو کێشەکانی کورد لە بەغدا چارەسەرەکرێت لە هیچ شوێنێکی تر چارەسەر ناکرێت بۆیە دەنگ بدەن بە لیستەکەی خۆیان یەکێتەکەی خۆیان. زۆر باشە ڕەباس وەهاب کاندیدی ژمارە 18 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی خانەقین زۆر سوپاس کە لەگەڵم بوویت. زۆر سوپاس زۆر سوپاس. ئەمڕۆ ساڵێکی چاوە بەسەر هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانە تێپەڕ دەبێت کە تیایدا یەکێتی نیشتیمانی کوردستان 23 کورسی بەدەستێنەوە ئێستاش پێداگری لا پێکهێنانی حکوومەتێکی خزمەت گوزار دەکات. سەرۆک بافڵ جەلال ساڵەبانی لە کاتی دەنگداندا داوای لە هەموو دەنگدەران کرد بچن دەنگ بدەن بۆ ئەوەی دۆخی هەرێمی کوردستان بگۆڕن و باشتری بکەن. هاوکات قوبات ساڵەبانیش جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەاند دڵنیام ئەگەر خەڵک سەر بکەوێت حیزبەکەی منیش سەر دەکەوێت و بە دەنگی خەڵک گۆڕانکاری ڕاستەقینە دەکەین. ئێستا پاش ساڵێک لە هەڵبژاردن بافڵ جەلال ساڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناساندنی کاندیدەکان یەکێتی لە سلێمانی ڕایگەاند ئێمە کە پێتان دەڵێن شتێک دەکەین دەیکەین قەتیش ڕەگە بە دامەزراندنی حکوومەتێک نادین هەڵەکانی ڕابردوو ڕاست نەکات و خزمەتی خەڵک بەبێ جیاوازی نەکات. ئاماژەی بۆش کرد ئێمە مەلەفینە وسمان ڕزگار کرد بەسە گیرفانتان زۆر پڕ بوو ئەمڕۆ قسەکانم هەر بۆ یەکێتیەکان نییە قسەکانم بۆ هەموو لایەنەکان و کوردستان و عێراقیشە خۆتان دەزانن کێ هەمووتان بە یەک چاوسێر دەکات و کێ حیزبی مامجەلالە بەداخەوە لە سەدا هەفتای خەڵک دەنگ نادن و پێتان دەڵێن بڕۆن دەنگ بدەن بە یەکێتی ئەو یەکێتی کە قەت خراپ نەبووە لەگەڵتان. بە ئامادەبوونی سەرپەرشتیاری کەرکووک سەڵاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستان کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی لیستی 222 یەکێتی لاگەڕێکی پەنجە عەلی بەڕێوە چوو کەرنەڤاڵەکە لەلایەن کەسایەتی سەرۆکۆزی گلەوە ڕێکخرابوو تێیدا ئاسۆ مامەند وتەیەکی پێشکەش کرد و ڕایگەاند گەڕێکی پەنجە عەلی لە ڕابردوودا پشتگوێ خرابوو بەڵام لە سەردەمەی ئیدارەی نوێی کەرکووکدا خزمەتگوزاری زیاتری پێگەیشت و لە ئایندەشدا پرۆژەی زیاتری پێدەگات. ئێمە لە ڕابردوش باسمان کردووە لە ئێستاش و لە داهاتوش دەبێ هەمومان بەیەکەوە توانی و کەرکووک و دەوروبەری دەبێ شتێک نەمێنێتەوە لە غێری سەوز و دەنگی 222 و ئێمە ئەوەی کە ئێستا کراوە هەمومان نەزانین ئەو ناخۆشی و نەهامەتیانەی بەسەر کەرکووک داهات شەڕی 3 ساڵ و نیوەی داعش ڕووداوەکانی ریفراندۆم و 16 ئۆکتۆبەر و ئەو ڕووداوانە هەمومان بەیەکەوە بووینە ڕەن بێ ڕۆژێک لە ڕۆژان شارەکەمان بەدێنێشت بێ بەیەکەوە ڕوبەڕووی ئەو تەحەدی و ناحەقیانە بووینەوە دەنگەکانمان بۆ بێ پەنجە عەلی بکەینە پەنجە عەلی نمونەیەکی یعنی شوێنێکی مۆدێرن کە لە هەموو ڕوویەکەوە خزمەت بکرێ خۆ وەکوتم ینی ئێستاش بەشێک لە کۆڵانەکانی ماوە پرۆژەی خزمەتگوزاری پێویستە بەسەر لەم فترەی ئەم چەند ساڵەوە برادەران ئەزانن چ پرۆژەی کۆنکریت و کارەبا و پێداویستیەکانن ئەگەر دەسەڵات و حکومەتت نەبێ و نێنەرم نەبێ لە مەجلیسی محافەزە و محافەزەکەتی خۆت نەبێ و لە پەرلەمان نوێنەرت نەبێ بە تاکید ئەوە بە کەسمان ناکرێت ڕۆژگارێک داهاتوینە پەنجە عەلی دەبایە لەگە هەواڵەکانمان لەگە بازنە و لەگە کۆمیتە دەبایە لەسەر بودجەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدارەی گشتی پرۆژەیان بۆ جێبەجێ بکەین بەڵام ئێستا دەنگی ئێوە دەگەێنینە حکوومەتی خۆجێیەتی و دەگەینە برایەکەی خۆتان کە ئەرچی ئێمەیە خزمەتی بە تایبەتی سەردەم کەرکووک و دەوروبەری و دیاتەکانی و بە تایبەتی پەنجە عەلی ڕەمێ لە هەفتەیەک دە ڕۆژی داهاتوو بەردی بناغەی ئاوی پەنجە عەلی کە ئەوە مەشروعێکی گەورێ و
25 ملیاریە کە حکوومەتی خۆدیەتی کەرکووک جێبەجێیەکە ئەوەش یەکێکە لە خزمەتکردنی پەنجەعەلی و ئەم سنوورە داوەکارم لە هەموو کەسێ لە هەموو خەڵکی بەشەرەفی پەنجەعەلی ئەمە هەمووی خەڵکی پەنجەعەلیە ئەمە لە 190 خەڵکی پەنجەعەلی لە 100 خزمی خۆمە من دەستخۆشییان یەکەم کاتنەوە بۆ عێراقە و بۆ پشتیوانی کاگاسۆ بۆ ئەم لیستە بەڕێزە کاک ڕێبوارتەها بۆ ڕۆژی دەنگدان دەستخۆشییان یەکەم زۆر سوپاسیانەکەم. هەر لە دوای ناساندنی کاندیدان لە کەرنەڤاڵی سەرخستنی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدان دووپاتیان کردەوە خزمەتکردن و دابینکردنی خۆشگوزەرانی بەرنامەی سەرەکی لیستەکان و دەیانەوێت لە بەغدادی پایتەختەوە بەردەوامی بۆ کاروانی ئاوەدانیە بدەن کە ئیدارە ئێستای کەرکووک دەستی پێکردووە. بەرنامە کارمان زۆرە بەرنامە کارمان بەپێی گەڕک و ناوچەکان دابش کردووە یەکێک لەو گەڕەکانە کە گەڕکی پەنجەعەلیە خۆتان نەزانن پەنجەعەلی بۆ ماوەیەکی زۆرە لە ئیداری پێشوو پەراوێز خراوە لە خزمەتگوزاری و من بەرنامی باشم بۆی داناوە بتوانم کە بچمە پەرلەمانی عێراق لەگەڵ ئیداری ئەم شارە بە یەک تیم کار بکەین. کەرکووک پێناوەتە نێو قۆناغێکی نوێەوە لە خزمەتگوزاری و پێشکەوتن ئەویش بە جوهدی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو خەڵکە دەنگی پێداوە و کردوێتی بەهێزی یەکەم کەوتی دەسەڵات وەرەگرمەوە دەسەڵاتی وەرگرتەوە کەوتی خزمەتگوزاری ڕاگەێنم خزمەتگوزاری گەیاندە ئەو شوێنانەی کە پێشتر پراوێز خراببوون ئێستا ئەڵێ هێزی توین لە بەغدا بۆ ئەوەی زۆر بە بەهێزەوە داکۆچیکارێکی سەرسەختی مافەڕاوەکانی ئەم میلەتە بین. گرنگیەکی زۆری هەیە کە دەنگدان لە کەرکووکا بکرێ و خەڵک دەنگێکی زۆر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستەکەی بدا لەبەرەوەی هەمومان ئاگادارین دەزانین تاکە لیستی خەمخۆر تاکە حزبی خەمخۆر لەم شارە یەکێتی نیشتیمانی کوردستانە و دلیلش ئەوەیە کە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەو دەنگانی کە بەلایەنەکانی تدرا چی لێ هات لە چۆ مایەوە ئەو دەنگانیشی بە یەکێتی نیشتیمانی کوردستان درا نەتیجەکەی ئەبینێ ناو شار و ئەو ئاوەدانی پێوێت. داواکانی لە هەموو هاوڵاتیاکی کەرکووک بە تایبەت نەتەوەکانی خۆمان بتنە سندوقی دەنگدان بچن کارتە فۆرمی دەنگدانەکانیان وەرگرنکەوە هەتا ئێستا زۆربیان وەریان نەگرتووە ئەمە زۆر گرنگە دەنگدان بۆ یەکێتی زۆر گرنگە بۆ نەتەوەیەکەمان بۆ حزبەکەمان لەبەرەوەی تاکە حزبە ناو کەرکووک مافی هەمووی پاراستووە بە نەتەوەکان بەبێ جیاوازی. دانیشتوانی گەڕەکی پەنجالی و کەسایەتی عشیرەتی گریش پاڵپشتیان بۆ لیستی 222 یەکێتی دووپات کردەوە و دەڵێن تەنیا یەکێتی دەتوانێت خزمەتی کەرکووک بکات و دەشڵێن یەکێتی لە کاتە ناخۆشەکاندا شارەکان بەجێنەیەشت و لەگەڵ دانیشتوانەکەی مایە و ئێستاش لە سایی پارێزگارە کوردەکەی و کاروانی ئاوەدانی بەردەوامە. ئێمە هەموو کاتێ پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە ئەم لستە بە لستی خۆمان نەزانین چونکە لستی مام جەلالە ئەمانەتی مام جەلالە بۆی هەموو کات بە پێویستە زانین خەڵکی کەرکووک بە عام بە هەموو نەتەوەکان دەنگ بدەنە لستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 222. ئەگەر ئێمە باسی خزمەتی یەکێتی بکەین خزمەتی یەکێتی جیاواز ئەگەر خزمەتەکانی ئەوانە پێشوو یەکێتی ئێمە پارێزگاری پێشوومانش بینیوە و ئەوەی سش کاگرێبوارمان بینیوە تامان ئەگەر کاگرێبوار نەبێ ئەم خزمەتانی کەوا ئێستاکە لە ناو شاری کەرکووک ئاکرێت لە کۆنکریتکردن و جادەکردن و دووسایدکردن و ڕاکێشانی ئاو کارەبا بۆ منتێقە کوردیەکان ڕاستی نەبوو لەبەر 222 یەکێتی نیشتیمانی کوردستان حزبی سەروەری شەهیدان ئەمڕۆ لە پەنجەعەلی کوردستانی ڕێخستووە هەموومان دەبینە چەپێک لە گوڵەکەی مام و بەرەو بەغداد. هەر لە سەرەتاوە ئێمە پاڵپشتی لیستی 222 بووینە و بەردەوامە بین لەسەر ئەم ڕێبازی مام جەلال و سەرۆک کاک پاڤڵ و تا داتوڵەبەی خوێنمان بەردەوامە بین لەسەر ئەم ڕێبازە و ئەمڕۆ کەرنەڤاڵێکیش ڕێکخرا لە ماڵی حاجی ئەحمەدگلی کە بۆ پاڵپشتی لیستەکە بوو. بە دڵنیایەوە ئێمە وەکو دانیشتوانی گەڕەکی پەنجەعەلی بە خۆشحاڵیەوە دەنگی خۆمان بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانە
بە بۆنەی ئەوەی کە ئەم لیستەیە و ساحێبی ئەم لیستەیە بوو کەرکووک و کەرکووکیەکانی جێنەهێشت بۆیە شەڕی خۆی کرد تاوەکو پارێزگاری کەرکووکشی بەدەستێنایەوە بۆ خزمەتکردنی سنوورەکەی لێتەوە دوورم گەریەکێتی بوومە جاری جاران ئەگەمە فریاد لە تاریکی شەو لە پنۆی باران کەرکووک ئەی شارە شەقام سەوزەکەم بەرگ خوێناوی چاو فرمێسکاوی ڕووەگەشەکەم سوێن بێ بە بەرزی چیای کوردستان بەبستی خاکی نیشتیمان. سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕێگەیاند وەکو یەکێتی لا بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردن ڕازین و لە ئاستی تموحی ئێمەدایە و جەخت دەکەینەوە لەوەی پێویستە پرۆسەکە بە ئارامی کۆتایی بێت. سەبارەت بۆ کەسانی یەکەمین جاریانە بەشداری پرۆسەی هەڵبژاردن دەکەن ئاسۆبامەندوتی گەنجان داهاتووی وڵاتەکەمان و پێویستە گەنجان زۆرترین بەشداربووی هەڵبژاردن بن. گەنجەکان ئەوان نەوەی داهاتوونە ئەوان ڕۆژگارێک ئێبە من لە تەمەنی گەنجی خۆم لە پێشمەگایەتی و لە 17 ساڵی بوومەتە پێشمەگە بەڵام ئەوان ئەم ئیدارە و ئەم حکومەتە و ئەم حیزبە ئەوانەوەی داهاتوونە ئەگەر ئێمە تەموحەیەکێکمانە بێدەبێ ئەوان ملوێنێ جار پیرۆزبایی لەو گەنجاناکەم کە بە تایبەتی کەمین جارە بەشداری پرۆسەی دیموکراسی پرۆسەی دەنگدانەکەن بۆیە دەبێت گەنجەکان لە هەموو خەڵک زیاتر ئەگەر بیانەوێ خزمەتی گەورەی گەنجان بکەین خزمەتی شەریحەی گەنجان بکەین دەبێت هەمویان بڕۆنە سەر سودۆخەکانی دەنگدان و دەنگ بەر لیستی 222 بدەن. ئەوەی دەبینین کەرکووک بە کەش و هەواکی ئارام و هێمنانە دەڕوا هیوادارم ئەوەی ماویشە بە ئارامی و بە هێمنی پرۆسەکە بڕواتە ڕێگاوە ئێمە بەش بە حاڵی خۆماوەکو یەکێتیش تاکینمان لەوە کردوێتەوە نامانە هیچ شێوازێک ئستامەی لێرە کراوە خۆ ڕسک بووە و کەناڵی کەرکووک دەنگێ و خاوەن پێدەویستە تایبەتی پێش چەند ڕۆژێک ماڵەکەی سوتا گەیاندە سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان و داواکاریەکانی جێبەجێکران. پێش چەند ڕۆژێک خانووی هاوڵاتیەک لە گەڕەکی پەنجالی بە چاوی کەلوپەلەکانیەوە سوتا. دوای ڕووداوەکە خاوەن ماڵەکە لە مایکی کەناڵی کەرکووکەوە داوای کردبوو ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدینی یەکێتی بەهانایەوە بچێت. ئەمڕۆ ئاسۆمامەند ماڵی و هاوڵاتی بەسەرکردەوەی ڕایکڕینەوەی تەواوی ناو ماڵەکەی یەکێکی نیشتەجێبوونیشی بۆی دابین کرد و لاکرێچێتی ڕزگاری کرد. ئەو هاوڵاتیە خاوەن پێدەویستی تایبەتە و ماوەیەکی کەمە هاوسەرگیری کردەوە. دوای ئەوەی شەوی شەممە لەسەر یەکشەم بەهۆی شۆرتی کارەباوە ئاگر لە ماڵەکەی عەلی بەردەبێت و دەسووتێت لە ڕێگای کەناڵی کەرکووکەوە داوا لە ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات بەهانایەوە بچێت. 15 ڕۆژە هاوسەرگیرم کردە داواکارم لە کاکە ئاسۆ لە کاکرەبا فرام بکەم بەخوا کەسم نییە لەخوا زیاتر کەسم نییە. دوای ئەو پەیامە سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان دەچێتە لای عەلی و ماڵەکەی بەسەر دەکاتەوە. یەکسار بڕیار دەدات شوقەیەکی پێ بدرێت و سەرجەم پێداویستیەکانی نێوماڵیشی بۆ دابین بکرێت. تازەش پرۆسەی هاوسەرگیری کردووە بە تاکید ئێمە هەر هاوڵاتیەکی ئەم شاریان خەڵکی ئەم شارە بە بەتایبەت ئێمە لە گەڕەکی پەنجەعەلینە هەموو کە سوکاری شەهید و ئەنفال و خەڵکی تێکۆشەرن ینی شتێکی زۆر ناخۆشە بەڕاستی کە من ڤیددیۆیەکەم بینی و تازە پرۆسی هاوسەرگیریان کردووە ئازاری داین بەڵام ئەمڕۆ هەر یەکسەر دەیگوازینەوە ئەو شوقانەی کە دەیبەخشینە ئەو خەڵکانەی کە پێویستیان بە شوێنی نیشتەجێبوونەوە کەلوپەلی ناوماڵەکەشی بۆ جێبەجێەکەینەوە. عەلی ئێستا دڵخۆشە و سوپاسی ئاسۆمامەند دەکات کە کردیە خاوەن ماڵی خۆی و دەڵێت یەکێتی نیشتیمانی کوردستان خەمخۆری سەرجەم کەرکووکیەکانە. باوکێمە قسووری نەکرد ماڵی ئارەوڵە ماڵی ئەوەی قسووری نەکرد مەمنونیم هەتە مردن خوا تەمەنی دیرێشکە لەگەرێوە وەڵی چاوەڕێک مامە ئاسۆم بوو وتم فریامەکەوێ ئاخری فریامش کرد ماڵ کاکشەفی قشاوە نەدام بێ قسووری نەکرد ماڵیان ناوا بێت مەمنونیانم ئینشاءڵڵە 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 براکەم ئینشاءڵڵە ماڵیان ناوا بێت. بەهۆی شۆرتی کارەبا لە هەژدەی ئەم مانگە لە گەڕەکی پەنجەعەلی ئاگر لە ماڵی هاوڵاتیەک دەکەوێتەوە کە خاوەن پێداویستی تایبەتە و بەهۆیەوە ماڵەکەی دەسووتێت کە خۆی بەکرێت یایدا دەژیا. دوای بینینی حاڵەکەی ئاسۆمامەند سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی کرد و بڕیاریدا بیکاتە خاوەن ماڵی خۆی. شاڵاو عومەر کەناڵی کەرکووک.
پێشمەرگە دێرینەکانی یەکێتی پەیمان بۆ لیستی 222 یەکێتی دووپات دەکەنەوە بە ژاریکردنیش لە هەڵبژاردندا بە گرنگ دەزانن و دەڵێن پێویستە گەنجان درێژە بۆ شۆڕشە بدەن کە لە ڕابردوودا ئێمە بە چەک کردومانە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخدا بە چەک شۆڕشی دەکرد و لە ئێستادا بە شێوەیەکی دیموکراسی بەردەوامی بە خەبات دەدات و پێشمەرگە دەرینەکانی یەکێتیش پەیمان دووپات دەکەنەوە بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشداریکردن لە هەڵبژاردندا بە گرنگ ناو دەبن. ئێمە وەکو پێشمەرگەی دێرین کاتی خۆی پێویست بوو خەباتمان بە چەکە کرد بوو شەڕ و هینمان لەگەڵ حکوومەتی عێراقی کردوانە بەڵام ئەمڕۆکە شێوە خەباتەکە گۆڕاوە بۆ مەسەلەی خەباتی سیاسی و دەنگدان و خزمەتکردن بە میلەت و بە پرۆژە ئەوانە. جا من لێرەوە داوا لە هەموو پێشمەرگە دێرینەکان لە کەسوکاری شەیدان لە کەسوکاری زیندانە سیاسیەکان ئەنفالەکان داوایان لێکەم وەکو پێشمەرگەیەکی دێرینی دانەبڕاوی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی دەنگدان بچنە سەر سندوقەکان دەنگ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەلا هەموو عالەم و ئاشکرا دیارە کە چۆن لە شاخ خەباتی کردووە و ماندوو بووە و دەیان و هەزاران شەهیدمان داوە ناوی حیزبی شەهیدانە. پێشمەرگە دەرینەکان داواکارن لە گەنجان لە ڕۆژی دەنگداندا بەشداری بکەن و دەنگ بەو لایەنە بدەن کە هەمیشە پاڵپشت و پشتیوانیان بووە و لە ڕێگەی دەنگدانەوە بەردەوامی بە خەباتی پێشمەرگە دێرینەکان بدەن. من نمونەیەکی زیندوتان بۆ جەرمۆ لە ساڵی 1983 بە ڕێزمان جەلال کۆی کردینەوە لە سەرگەڵ و لەگەڵ ڕەوانشار کاک نەوشیروان مستەفا باسی ئەوەی کرد کە ئێمە حیزبی پێشڕەوین ئێمە ئەچینەوە ناو شار ڕژێمی فاشستی بەغدا ئەڕوخێ ڕژێمی سیستەمی پەرلەمانی و هەڵبژاردن دێتە کایەوە لە وڵاتە بۆیە پێویستە لە ئێستاوە ئەنجومەنێک دامەزرێنین لە دەیهاتەکانە و فێری هەڵبژاردننی دیموکراسیان بکەین. من خۆم هیچێ بووم لە ئەندامانی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی لە ساڵی 1983 ئەمە نمونەیەکە کە جەنابی مام جەلال کاریزمایەک بوو سەرکردەیەک بوو سیاسەتمەدارێک بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێشبینی 10 ساڵی داهاتوویە کرد. ئێستا حاڵی حاضر ئەو پێشبینەی جەنابی مام جەلال لە ئارادایە لە ئارادایە بە هەڵبژاردن و بە دیموکراسیەت و یەکێتی نیشتیمانی کوردستان پێکهاتوو لە 3 باڵ فرەمنبەر بوو چەندی باڵ خۆی گرتبوو ترەوە هەموو خەڵک ئاگادارە کە یەکێتی نیشتیمانی کوردستان چالاکیەکانی ئەنجامەدا لە شاخ کە چەندێک گرنگ بوو شاخەکە لە ئەو شاخەدا چەندین داستانی نەخشان بە خوێنی چەندین هەزارها شەهید لەو شاخە پێشمەرگە شەهید بوو. شۆڕشی خەباتی پەرلەمانی هاتە ئارەوە هەمووان ژەدانی خەباتی پەرلەمانی بە دەنگدانە لەسەر سنووقەکان. ئێمە ئەگەر عاجزبین لە سنووق و دوور کەوێنی لەوێ بەهەڕی زەرەرمانە داوا لە دەنگداری بەڕێز دەکەم خەرکی ئەم شارەش شاری کەرکووکی خۆڕاگەر بەرەو سندوقی دەنگدان بوون دەنگدان بە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی کاندیدەکانمان ئەمساڵ لەم خولی هەڵبژاردنەیە زۆر کاندیدی بەهێزن و زۆر دڵسۆزن لە هەموو توێژوهینەکانی گرتوۆتە خۆی خەڵکی تۆکەشەری چاشتیا شارەزای تایە خاوەن بڕانامەی باشیان تایە خەڵکانی دڵسۆز و پاکیان تایە خاوەن ڕابردی باشیان تایە خەڵکی چاکیان تایە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی شاخ و لە دوای ڕاپەڕین گرنگی زۆری بە خزمەتکردنی دانیشتوانی کوردستان بە گشتی و کەرکووک بە تایبەتیدا و هەمیشە کاری کردووە بۆ دەستەبەرکردنی ژیانێکی شایستە بۆ نەوەکانی ئایندا. دیار تاڵێب کەناڵی کەرکووک. هەر لە میانی سەردانەکەیدا بۆ گەرمیان ئاسۆمامە سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدینی یەکێتی لە کۆنگرەی ڕۆژنامەوانیدا ڕێگەیاند گەرمیان خەڵکێکی تێکۆشری تێدا و گەرمیانیەکان هەمیشە قەڵای سەوزی یەکێتی بوون. بۆ لەم هەڵبژاردنەدا چاوەڕوانی وەفا و هەڵوێستی گەرمیانیانیان لێ دەکرێت. وتیشی داواکارم لەم ئاوەرە کەرکووکیانی نیشتەجێی گەرمیان کەرکووک لە یاد نەکەن و ئەمجارەش لیستی 222 یەکێتی سەر بخەن لە پێناو ئاوەدانی و گەشە سەندنی زیاتری کەرکووکدا. باسی لەوەش کرد ئێستا یەکێتی یەک دەنگ و دید و پامی هەیە بۆی لە ئاستێکی بەهێزدایە. سەبارەت بە پەیامەکانی سەرۆکیەکێتی وتی ئێمە ئەو پەیامانەی سەرۆک سەبارەت بە هەرێم و عێراق بە هەندوو گرنگ وەردەگرین چونکە هەموو وتەکان لە پێناو بەرژەوەندی خەڵکدایە. هەواڵانم کاک ڕێبوار پارێزگاری کەرکووک لەگەر برادەران هاتووی سەردانی گەرمیان بکەین و گەرمیانی جێچەکە لەو دەڤەرانەی هەمیشە خاوەن شەهید و قوربانی و ڕابردوویەکی پاک و زێڕینیان هەیە بە تاکید ئێستا
یەکێتی یەک دەنگە یەک سەرۆکی هەیە و ئەو پەیامەی سەرۆکی یەکێتیش دوێنە بەوازەحی باسی کردەوەی چ پەیوەندی بە کوردستانەوە هەیە چەوەی پەیوەندی بە بەغداشەوە هەیە ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە پەیامەکەی سەرۆکی یەکێتی وازەح بوو کە ئێمە بە هەموو نوعێک لە حکومەتی داهاتوو دەبێ بڕۆینە حکومەتێکەوە کە حکومەتی کۆمەڵانی خەڵک بێ حکومەتێک بێ ئەو هەڵانەی لە ڕابردوو دووبارە نەبێتەوە بە تاکید ئێمە ئەمڕۆ یەکێکی لەسەر ئاستی عێراق و کوردستان و ئەوانەش پێگەی بەهێزی زۆر گرنگە ئێمە لەم هەڵبژاردنانە زۆرترین نوێنەر بنێری لە بەغدا بۆی بتوانین بە یەکەوە دیفاع لە مافەکانی خۆمان و بە تایبەتی ئەو کێشانەی ناوچە جێناکۆکەکانە کێشەی موتووی خەڵکە ژیانی خەڵکە ئەوە یەکێک لە مەهامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە من دڵنیام خەڵک لەوە تێدەگا بۆ دەنگ بە 22دا و بۆ دەنگ بە کاندیدەکانی یەکێتی پێم وایە خەڵک ئومێدێکی گەورەی هەیە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڵێنمان بە خەڵکدا کە دەبێ ئەو دەسەڵاتە بگۆڕین بەڵێنەکەمان گەیان دەسەر بە پشتیوانی سەرۆکی یەکێتی تیبەکانمان لە بەغدا ئێمە ئەوە بوو کەتوانیمان ئەو دەنگە زۆرەمان هێنا زۆرترین کورتیمان لە ئەنجومەنی پارێزگاکان هێنا ئێستا مەحافزێکمان داناوە کە زۆرترین خزمەتی کەرکووکەکە و خزمەتی هەموو پێکاتەکانەکە ئەمە ڕنگدانەوەی هەبووە بەڕاستی ئەمە ئەمجارە پێشووتر دەبا لە کاک شێخ ئەحمەد و لە ئیدارەی گشتی داوا بکەین پرۆژە بۆ کەرکووک و ئەو شوێنانە جێبەجێ بکە ئێستا داوا لە دەنجی خەڵکە گەینە مەحافزی کەرکووک و زۆرترین کار و خزمەتگوزاری و هەوڵی زۆری داوە بە تاکید بەهێزی یەکێتی زۆر معنا دەگەێنین لە کەرکووک و پێشم وایە کەرکووک یەکێتی لە یەک دیان ناکرێنەوە هەر وەختێک هەڵبژاردن بوو بێت کەرکوچیەکان درێغیان نەکردووە بۆ ڕێبازەکەی سەرۆک مامجەلال بۆ لە پرۆسی دیموکراتی کەرکوچەکان قوربانی زۆریان داوە خوێنی زۆریان داوە لە هەر هەڵبژاردنێش بوو بێت درێغیان نەکردووە. کاندیدانی بازنەی کەرکووک داوای پشتیوانی لەو 30,000 دەنگدەرە کەرکووکیە دەکەن کانیشتەجێی گوند و قەزا و ناحیەکانی گەرمیانن چونکە وەکو چۆن لە ڕابردوودا پشتیان لە کەرکووک و یەکێتی نەکردو ئێستاش دەتوانن بە دەنگەکانی سەنگ و پێگەی کورد لە شارەکەیە بەهێزتر بکەن. کاندیدانی بازنەی کەرکووک داوای پشتیوانی لەو 30,000 دەنگدەرە کەرکووکیانە دەکەن کە نیشتەجێی گوند و قەزا و ناحیەکانی گەرمیانن چونکە وەک چۆن لە ڕابردوودا پشتیان لە کەرکووک و یەکێتی نەکردووە لە ئێستاشدا هەر ئەوان دەتوانن سەنگ و پێگەی کورد لە شارەکەدا بە قەبارەیەکی گەورەتر بهێڵنەوە و بە دەنگەکانیان بیسەلمێنن کەرکووک ڕەمزە لای هەموو کوردێک. بە خۆشحاڵیەوە برادرانی گەرمیان ئاوارەکانی کەرکووک لە گەرمیان براو خوشکەکانمان پێشوازیان لێکردین من وەکو کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بە ژمارەدا لە لیستی 222 من سوپاسی هەرمویان دەکەم کە و پێشوازیە گەرمیان لێمان کرد ئێمە لە گەرمیان زیاتر نزگەی 30,000 دەنگ دەرمانەیە وەکو ئاوارەکانی کەرکووک داواکارم لە هەرمویان لە ڕۆژی دەنگدان بێنەوە کەرکووک دەنگمان پێ بدەن دەنگ بدەن بە قایمەکەی خۆیان قایمەی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئێمە بتوانین زیاتر هەنگاو بەرین بەرەو پێشەوە زیاتر سەرکەوتوو بین بە هەمان شێوە وەکو هەڵبژاردنەکانی پێشوو چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتوو بۆ ئەم جارش ئینشاڵڵا سەرکەوتنی گەورە بەدەستێنین. دەنگدەرانی کەرکووکیش دووپاتی دەکەنەوە کەرکووک وەکی شوێنێکی تر نییە و تایبەتمەندێتی بۆ هەموو کوردێک هەیە بۆیە بە دڵنیاییەوە لە ڕۆژی هەڵبژاردندا سندوقەکان پڕ دەکەن لە دەنگی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو کورد و کەرکووکدا. وڵی کەرکووک چاوی کوردستانە و قودسی کوردستانە و چەند ساڵە خەڵک خەبات بۆ کەرکووکەکە و بۆ ئەوە و ئیتر ئەگەر دەنگە بۆ کەرکووک نەبێ هەر نەبێ و وڵی داوام لە خەڵکە دانی چۆنە بە گوێرەی پێویست هەچکە دێتوانای هەیە بڕوە دەنگ بدات چونکە ئەم دەنگە خۆ بۆ هین نییە ئەم دەنگە مەسلەی ئەوە نییە ئێمە ئەمە شخصی ئەمە بۆ کوردە بۆ گشتی داوامەیە بڕۆن دەنگ بدەن. وەڵا کاکە گیان ئەمە شتێکی واجبە ئەمە ئەوە نییە بڵێ شتێ کابراتی دیموکراتیە ئازادیە قەینا ئەمانەیش بەس ئەبێ گشتمان بڕۆین دەنگ بدەین خۆ بۆ کەرکووک لەبەرەوەی خوێنێ زۆرمان ڕشتووە و ئیتر کەرکووکیش خۆتە زانیش ناوچە دابڕاوەکانە و بازی کێشەوە ئەمانەی بێفەرقی تیا نەکەین و ئیشی تیا بکەین و
وڵا داوام لە خەڵکە هەمووی بڕوا بۆ سەر سنوورەکان بۆ دەنگدا لەبەرەوەی ئەمە پاشەڕۆژی ئێمەیە. خۆشەویستی کەرکووک بەلای دەنگدەرانی دەرەوەی پارێزگاکەوە لەسەر جەم هەڵبژاردنەکاندا لە ئاستێکی بەرز و چاوەڕوانکراودایە، چونکە لە هەر کوچێکی ئەم وڵاتەدا بن هێشتا خۆشەویستی کەرکووک لە هەست و ناخ و دەرونیاندایە. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان. کاکەیەکانیش پشتیوانی بۆ لیستی 222 کێتی دووپات دەکەنەوە و دەڵێن هەرێکێتی بۆ هەمیشە داکۆکیکاری سەرسەختی مافەکانی سەرجەم توێژ و پێکهاتە و ئاینە جیاوازەکان بوو هەوڵی بەدەستهێنانی مافەکانیانی داوە. بۆیە لەم هەڵبژاردنەشدا لیستی 222 کێتی و کاندیدەکانی جێی متمانەی کاکەیەکانی داقوقن. پشتیوانی هاوڵاتیان بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە. کاکەیەکان ئاماژە بەوە دەکەن هەر یەکێتی بووە داکۆکیکەری و پارێزەری مافەکانمان بووە. لە قۆناغی ئێستاشدا یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدەکانی جێی متمانەی ئێمەیە. کاکەیەکانی سنووری تاوق بەڵێن دووپات دەکەینەوە کە دەنگ بدەین بە لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان، چونکە ئەم حزبە حزبێکی داکۆکیکەرێکی سەرسەخت بووە بۆ کاکەیەکان لە سنووری قەزای داقوق لە کاتی داعشە فەرماندەکانی یەکێتی بوونە داکۆکییان کردا لە گوندەکانی کاکەی. بۆیە بەڵێن دووپات دەکەینەوە کە دەنگ بدەین بە لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. دانیشتوانی سنووری داقوق و عام تاڵبانی و داودی و کاکەی پاڵپشتی ئەم لستاکەین لیستی 222 لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڕاستی شایانی ئەوەیە کە ئێمە پاڵپشتی بکەین، چکە ئەم لستە خاوەنەکە یەکێتیە، یەکێتیش لە هیچ قۆناغێکە ئەم ملەتی بەجێ نەیشتووە، ئەم دەڤەرێ بەجێ نەیشتووە، با دایم پاڵپشتی دەڤەرەکە بووە. ئەمە وەکو کاکەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەین بە خوێن بە جەستا پێشوازی لە هەموو ئامادەکاریەکی یەکەین، ناوەستین ئەوەی پێمان بکرێ قسوور ناکەین، خۆمان بۆ خۆمانە، خۆمانە و لە خۆمانە. ئێمە گشت کاکەیەکان دەنگە دەین بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەوێ سەرکەوێ، ئەوێ نەجاحەت بێرێ. حەسەن حەیدەر کاکەی کاندیدی ژمارە 14 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان داوا لە کاکەیەکان دەکات لە ڕۆژی دەنگداندا بە جۆش و خرۆشەوە ڕوو لە سندوقی دەنگدان بکەن و دەنگ بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن. بەو پێیەی هەر یەکێتی بووە لە ڕۆژە سەختەکاندا کاکەی بەجێ نەهێشتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتێکی زۆری پێمان کردووە و ئێمە بێبەش نەکردووە لە خزمەت گوزاری و چەندەها جادەی بۆمان کردووە و خزمەت گوزاری تریش بۆمانی کردووە و ئاوەڕۆ و ئەوانەی هەموو دێکانوکەوە چەند ساڵە لە خزمەت گوزاری بێبەش بوون. ئێستا بە سایە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و دێکانمان ئاوەدان بۆتەوە خزمەت گوزاری گەڕاوەتەوە بۆ دێکانمان بێجیاوازی. ئێمەش داوای لە خەڵکی کاکەی ئەەکەین و بە خەڵکی گشتی بە تایبەتی کاکەیەکان ڕۆژی دەنگدان بەشداری بکەن لە هەڵبژاردن و لە ڕۆژی 11 بکەنە ڕۆژێکی مێژۆیی بۆ میلەتی کورد. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو ئێستا و داهاتووشدا هەمیشە بەرگری لە کاکەیەکان کردووە و بۆیە کاکەیەکان وەک وەفایەک دەنگەکانیان بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدەکانیەتی. محەممەد ئەڵماس، کەناڵی ئاسمانی کەرکووک، قەزایی داقووق. لە پارێزگای نینەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە لیستی اتحاد ئەهلنینەوە ژمارە 281 بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات. 31 کاندیدی بەهێزی هەیە. خەڵکی نینەوە مەخموریش پشتیوانی یەکێتی دەکەن و کار بۆ سەرخستنی ئەو کاندیدانە دەکەن. لیستی ئەهلنینەوە ژمارە 281 لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە پارێزگای نینەوە و مەخمور. یەکێتی لە ڕێگەی ژمارەیە کاندیدی بەهێزەوە کار بۆ باشترکردنی بارودۆخی پارێزگاکە دەکات. مەخمور و ناحیەکانی دەوروبەری تێکەڵەیەکە لە کورد و لە عەرەب، لەبەرەوە ئێمە خزمەت دەکەین هەر سیاسەتی بەرنامەی یەکێتی وایە بەڕاستی خزمەتی هەموو لایەنێک دەکات بەبێ جیاوازی، یعنی بەرنامەی ئێمە تەنها خزمەتکردن. ژنان سەرمەشقی سەرکەوتنی لیستی 281 یەکێتین لە پارێزگای نینەوە. دەڵێن هاوشانی چین و توێژەکانی دیکە
کار بۆ سەرخستنی کاندیدانی یەکێتی دەکەن. ژنان مەیدانیانە کار دەکەن بۆ لیستی سەرۆک پاڤڵ و جەنابی خوالی خۆش بوو مامجەلا ڕوحی شاد بێ دڵنیام لەسەر ئەم ڕێبازەی مام دەڕۆین و ژنانش بەردەوام کار دەکەن بۆ سەرخستنی ئەم لیستە. ژنان بێن هەموو دەنگ بدەن بە 281 لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو دەوروبەرە و لەو دەڤەرە ئیشاڵە دەنگی باش دەینیتن و هیوادارم سەرکەوتنی زیاتریش بەدەستبێنین لە جارانی پێشووتر ئیشاڵە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای نینەوە بە بەرنامەیەکی گشتگیر و پڕ لە خزمەت کار بۆ سەرخستنی کاندیدانی دەکات و ڕۆژ بە ڕۆژیش پشتیوانی لە لیستی 281 زیاتر دەبێت. هەڵگورد ئەحمەد، مەخمور. وە کۆفایەک بۆ هەوڵ و ماندووبوونی 4 ساڵی ڕابردووی لابەغدا و دووبارە پاڵپشتکردنی بۆ چوونە نێو پەرلەمانی عێراق بەشێک لە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوانی قەزای خوڕمات و نووسینگەیەک بۆ دکتۆر کەریم شکوور تاکە کاندیدەکەی یەکێتی لە بازنەی سەلاحەدین دەکەنەوە. بەشێک لە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوانی قەزای خوڕمات و نووسینگەیەکی پاڵپشتی بۆ تاکە کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بازنەی سەلاحەدین دەکەنەوە. کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان پاڵپشتی خۆیان بۆ دکتۆر کەریم شکوور دووپا دەکەنەوە و دەڵێن کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە خەمی ئازارەکانی ئەوان بووە و بەردەوامدا کۆکیکاری مافەکانیان بووە. ئێمە وەکو بەشێک لە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوانی سنوورەکە سنووری دووسخڵمات و تاکە کاندیدی ئەم سنوورە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز کاک مەلا کەریمە بە خۆشی تاقانەی ئەنفالە ئێمە وامان بە باش زانی نووسینگەیەک دانێن لەسەر ئەستۆی خۆمان لەسەر حسابی خۆمان وەکو کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان بۆ پاڵپشتی لە تاکە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆەوەی ئەم جارە سەری بخەینەوە بۆ پەرلەمان پشت بەخوا و پشت بە ملەتەکەی خۆمان و دەنگدەرانی خۆمان ئینشەڵڵا سەری خەینەوە ئەم جارش بدا گشتی ڕۆژ دەنگدانیان زەیان بە گشتی ئەوەیە پێژ و ئەختیارە ئارەبانە بخەنە کار و ئارەبانە بیانوەن خاوەنیان لێیانە بڕوا دەنگ بدەن و بگەڕێەوە با مەلاکەریم بێ با پەرلەمانمان زۆر بێ با مەسوولمان زۆر بێ با هەم نەمادەنە دەم گورگۆ خواردمانیە گورد بڵێ مەلاکەریم ئەوەی بۆمان کردە چی فەقیر و فوقرا هەیە گردێ دگان و ئەوە ئەو کردێ بۆ ئیشارە کەس نەیکردە ئەو ئەوەی کا بۆ ئیشارە کەس نەیکردە بەخوا چی فەقیر و فوقرا هەیە کردێ خاوەن خانی یارمەتی ئەدا شاری و تەپە و تەلانی کردەوە شاری ئاو پشتی بۆری ڕاکێشاوە بەخوا ئەوە مەلاکەریمەی کا کەس ناکات. دکتۆر کەریم شکوور سوپاسی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان دەکاتەوە و بەڵێن دەدات چۆن لە ڕابردوودا لەگەڵ کەسوکاری شەهیدان بووە لە داهاتووشدا بە هەمان نەفەس خزمەتکاری کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان بێت. من زۆر سوپاسی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوانەکەم کە ئەمڕۆ لە خۆرمات و نووسینگەیەکی تایبەتیان کردەوە بۆ پشتیوانی ئەمە ئەوە نیشانەی دڵسۆزی و ماندووبوونی ئەوانە چۆن لە ڕابردووە ئەوان بە کەسوکارەکانیان بە کەسوکارە نزیکەکانیان خوێنی کەسوکارە نزیکەکانیان بەخشیوە ئێستاش بە هەمان شێوە لێرە پشتیوانی ئێمەن بۆ کردنەوەی نووسینگەیەک بۆی بتوانین لە پەرلەمانی عێراقی کورسیەک بەدەست بێنین. ئەمە بۆ خۆی لە ڕووی معنەویەوە لای ئێمە معنای گەورەی هەیە و لە ڕووی معنەویەوە شتێکە بەڕاستی ڕەنگدانەوەی خۆی هەیە بۆیە زۆر زۆر سوپاسیانەکەین دەستیان خۆش بێ و لە شاساغی. دکتۆر کەریم شکوور کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر لیستی جەماهیر وەتەنیەی ژمارە 240 لەسەر بازنەی سەلاحەدین بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دانیشتوانی خوڕماتوش لە هەموو چین و توێشە جیاوازەکان پاڵپشتی خۆیان بۆ دکتۆر کەریم شکوور دووپا دەکەنەوە. محەممەد بەهجات، کەناڵی کەرکووک، قەزای خوڕماتوو. دوای 8 ساڵ لە دروستکردنی ئەمڕۆ شەقامی پشتێنەی کەرکووک بە تەواوی ڕووناکرایەوە. پارێزگاری کەرکووک ڕووناکەرەوەکانی شەقامی پشتێنەی خستەکار و ڕایگەیاند
جگە لەم شەقامە هەموو شەقامەکانی دیکەی شارەکە ڕووناک دەکەینەوە. وتیشی لا قۆناغی یەکەمی ڕووناکردنەوەی شەقامەکەدا 150 ستونی ڕووناککەرەوە ئامادەکرا و لەم قۆناغەشدا 90 ستون جێگیرکران و شەقامەکە بە تەواوی ڕووناک بۆتەوە. سپاسی هەموو برادرانەکەم کە ماندوو بوون خەڵکی ئەم ستیانە یان ئەو سیارانی لێرەوەتە بوون منداڵەکانیان شەوان لێرە ئەترسان لێرە تارێکستان بوو و ئەمە لە ڕووی ئەمنیەوە باشە ئەمە لە ڕووی کاری خراپیەوەتر لەم منتیقەیە گەر جەریمەیەک شتێکە بێتر ئەمە تەواو ڕێگری لێکات ڕۆشناییدا جادەکە بۆ مەسافەی 5 کیلۆمەتر هەمووی بوو بە ڕووناکی و حەمد و سەنا بەخوای گەورە کە توانیمانەوە بکەین. هەم گەشتەکەین محەتەی تاهڕێکێکە لە پرۆژەکانمان بازاری پەنجاعەلی یەکێکە لە پرۆژەکانمان ئەم بەیانەی کۆبنەوەم لەگەڵیانە کردووە لەم ڕۆژانە شەکان تەواو بێ و عەمودەکانیان بۆ بەستین هەرچی ئەوەی کە جادە و ڕێگاوبانە ڕووناکی نییە ئێمە هەمووی ڕووناکی بۆێنی. کەرکووک بێئومێد بوو لەم جادێ و جارێکی کە ئیناری ئەم جادێ ئیشکە هەساین بە مەسرفێکی کەم بە شتێکی زۆر جوان ئەم جادەیە ئێستاکانە ئەمڕۆ افتتاحەکرێ و دەها بە جوانترین ڕووناکی ڕووناکەکرێتەوە بە جوانترین شێوەی گڵۆب و بەرنامەی ڕووناکردنەوە ئەمڕۆ ڕووناکەکرێتەوە بە ئومێدی ئەوەی کەەوە جادەکانی کێشکەوە وەک ئەمن لە داهاتوێکی زۆر نزیکە هەر هەمووی ئەو هاالەکەین ئەمە زیاد لە 90 عامودە لە 90 ستونە و لەو ڕۆژەی دانراوە تاکو ئەمڕۆ باوەڕ ناکەم کەس بینی بێتی بە ئیشکراوی تاکو تو گەگەر هاوڵاتیە خۆی ئیشی پێکردی بە یەکدوانی ئەلێرانە لەم شوێنە باوەڕکەم بازجار بینیمە ئیشکا ئەم جادەیە هیچیشی نەکردووە جگە لەوەی کەەوە نوێژەن کرایەوە و ئینارەکەی ئیشەکە لە داهاتوێکی زۆر زۆر نزیکیش ئەبێ بە تەواڕی. پارێزگاری کەرکووک چەندان کۆڵانی لە گەڕێکی ڕەحیماوە و سەرچنار و سۆنەگۆلی بەسەر کردەوە بڕیاریدا لە سبێنێ و کۆنکرێتیان پێ بگەێنێت لە بەرامبەردا دانیشتووی ئەو گەڕەکانە سوپاسی پارێزگاریان کرد کە بەدەم داواکاریەکانیانەوە هاتووە. وار لە پۆستی پارێزگار کرد کە ئەگەر 10 ساڵی دیکەش بێ هەر کەسێ بێتە پۆستی پارێزگار ئەبێ بەم شوێنەوە خەڵک بێ یا تەنها خۆت وای وڵای بێ وا بێت ئەگەر وان نەبێ قوڕ بەسەری خۆشمە بێ وابم تا لێ بمە بێ وابم حەزەکی وابی ئاخۆم حەزەکەم سەری کە نالی تۆزێک لەمەوە بەر لەو جادە حەولێ ئینارەیەمان کردەوە پرۆژەیە 20 ساڵام گەڕەکانە گەڕەکرد مەحروم کرابوون لەو ڕۆشنایە لەو جادە گەڕەکی ئەو بەرەوە هەموو ستیەکان مناڵەکانیان گەنجەکانیان من دڵنیان بە شەوان بەترسەوە لێرە ڕایان کردووە ئێستا ئەوە نەما الحەمدوللا ئەم گەڕەکە ئێرە کەرکووکە ئێرە ناوجەرگەی کەرکووکە ئەمە شوێنێکی غەریب نییە ینی سێری کە مەحروم کراون لە پرۆژە منداڵێک هاتووە منداڵێکی جوان هاتووە ئەڵێ کۆنکریتیەکەی وای لە هاتووە مەسلەی کۆنکریت بۆتە مەسلەیەکی خەفەتی یان بیرکردنەوەی منداڵەکانیش طبعا سوپاس بۆ خوای گەورە کە ئێستاکە ئێمە توانین ئەم کارانە بکەین. من ئەمڕۆکە هاتمە گەڕەکی ڕەحیماوە مزگەوتی شوان و دەوروبەرەکەی کە نازانم 6 کۆڵان بێ 8 کۆڵان بێ هەرچەندێ بێت بڕیارمدا سبەی جێبەجێ بەیانی سبەی دەست بە ئیشکردن نەکرێ لێرانە ئێستا ئەو سەردەمە نەما بڵێم وڵا وعدێکتان پێدەم بەڵێنێکتان پێدەن نە ئەمڕۆکە پارێزگاری شارەکەتان هاتە هەر گەڕەکێ وتی ئەکرێت بۆیە هەندێکی بەپەلاکەین لەبەرەوەی ئەم منتیقانە زۆر وێرانن ئەم منتیقانە زۆر ژیانێکی قورسیان بەسەر بردووە 20 ساڵە من گەڕەکی ئێستا نییە ئەم گەڕەکانە. سپاسی کاگرێبوارەکەم کە کۆڵان بە کۆڵان و شەو ڕۆژی خستۆدە سەر یەکتری بە کۆڵانەکانی شاردا دەگەڕێ بۆ ئەوەی کەم و کوڕەکانیان چارەسەر بکە سپاسی جەنابی کاگاسۆوەکەم کە کۆڵان بە کۆڵان گەڕاوە کۆڵان بە کۆڵان دەگەڕێ بۆ ئەوەی کەم و کوڕی هاونیشتیمانیانی ئەم شارە خێر لە خۆنێدیوە چارەسەر بکە ئەو کۆڵانانەمان بۆ سە بکەن لەبەرەوەی ینی هەراسان بوونە لەبەر قوڕ و خۆڵ و پیسی بەڵام ئەگەر هەنگاوێکی جوان کەوا بەتەمایە بەدەستی بێنێ و جێبەجێیەکە ئێمە جێگەی دەستخۆشیە و چاوی ماچەکەین بەڕاستی زەرورە ئەم سەردانیە بەڕاستی جێشی دیارە ناو هەموو کەرکووکە
دەستجێی دەستخۆشی ئیشەڵا سەرکەوتووە بێ بلەم پرۆژەیە و وعدی پێماندا و ئیشەڵا فەرعانمان بەسە بکە و متمانەمان پێێت و ئیشەڵا سەرەکەوی یەکەم شەبێ زۆر دڵمان پێ خۆش بوو. لە کەرکووک بڕینەوەی دار قەدەغە دەکرێت و سەرپێکی کارانیش سزا دەدرێن. بامانجی زیاترکردنی ڕێژەی سەوزایی لە شارەکەیە ئیداری کەرکووک بۆ هاواهەنگی لەگەڵ شارەوانیدا بڕیاری داوە کە سێکدار ببڕێتەوە سزای بدەن. بەڕێوەبەری بەشی باخچەکانی شارەوانیش دەڵێت هەرچی دارێک بەرکەوتەی لەگەڵ هێڵی ستونی کارەبا یاخود ڕێگری بۆ هاوڵاتیان دروست دەکات لەلایەن بەشەکەمانەوە چارەسەر دەکرێت. بڕینەوەی دار قەدەغەیە و ئەوانەی بە هەر هۆکارێک دار ببڕنەوە سزا دەدرێت. ئەمە نوێترین بڕیاری ئیدارە و شارەوانی کەرکووکە بە مەبەستی پاراستنی باخچە و دارەکانی نێو شار و زیادکردنی ڕێژەی سەوزایی. بەڕێوەبەری کەرتی دووی باخچەکانی شارەوانیش دەڵێت دەبێت بۆ بڕینەوەی هەردارێک هەوانگی لەگەڵ ئێمەدا بکرێت. بەردار هەیە چۆتە ناو شەبەکەی کارەبا و ناوتۆڕی کارەباوە هەروە لەگەڵ محەویلی کارەباکانە تێکەڵ بووە کە ئەمە شۆرتی کارەبا دروستەکە و زەرەرە گەیەنیە ئەبێ بە هەماهەنگی لەگەڵ دایری کارەبا و دایری ئێمە بچینە سەر ئەو دارانە ئەبێ کورتەوە بکرێ و بە تەواوەتی کە ئەو زەرەر هەڵگرین. ئەمە یەکەمیان. دووەمیان زۆر کات لەگەڵ هاوڵاتیانە سەیرەکەی کتابێکمان بۆ دێنێنێ ئەلێن ئەو دارە زۆر گەورەیە خوارەوە بووە هینی ئەوەی هەیە لەگەڵ باەکی ڕەشەبایەکان شتێکا بەرەوە بێ زیان بگەینێ ئەوەش هەر ڕێپێدراوە کە لا بدرێ بۆی زەرەر نەگەێنێ بە هیچ کەسێ. حالەتی سێم ئەوەیە زۆر دارەکان سیرەکەی نەخۆشی لیداوە هەر دارێ هەست بکەین کە نەخۆشی لیدا لە دوورۆ زۆر کەس ئەگەر کەمێ بەس تیشکاتە سەری لێەوەی دیارە بێ سەروی دارەکە وشکە بێیان هەنێ لە قوپۆقەکانی لە ناکاوە وشکە بێتەوە ئەوە کرم لێدا نەخۆشی لێدا ئەو دارانە شەر ئەبێ لا بدرێ بۆی ئەو نەخۆشیە بەڵاو نەبێ. ئێمە ڕێدین بەم حالەتانە. حالاتی دیکە سیرەکەی ئەگەر ببێ شتی خاصە بەس لە هەموو کاتەکانی شاکاردار نمامان لادابێ هەوڵمانداوە پێشەوەی ئەو نمامە لا بدریان ئەو دارە لا بدرێ دوسێ داری بچووک لەو شوێنە بڕوێنین بۆ ئەوەی سەوزایی کەم نەکە ئەوەی بە ئاگاداری ئێمەیە. ئەمە ئەوانی کە ئێمە ئاگادار نین و زیادەڕەوی لێ ئەکرێ ئەوە بەڕاستی شێوازی ڕێگەی دیکەی هەیە بۆ مامالەکردن لەگەڵیا. لە دەستپێکی کارەکانیەوە ئیداری نوێی کەرکووک هەوڵ بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی دەدات. چەندین هەڵمەتی نەمامچاندنی دەست پێ کردووە و ژمارەیەک باخچەش نۆژەن کراونەتەوە. ئەمە جگەلەوەی بڕیار وایە باخچەیەکی گشتی با ڕووبەری 100 دروست بکرێت. قسەی خۆمان هەبوو تەنانەت ئێمە ماوەیەک پێشێستا لە ژنەیەکی وەزاری لە بەغاوە لە وەزارەتی ژینگەوە هاتن ئێمەم خاڵانەمان هەمووی خستە ڕوو باسمان لێوە کرد. زەرر و زیانێکی زۆر زۆر گەورەیە لە کاتێکدایە ئێمە دەناڵێنین بەدەست کەمی پانتایی سۆزایی و کێشەکانی شاری کەرکووک ئەوەندە زۆرن ئەوەندە گەورن کە خودی پارێزگار بەو پرۆسە گرنگەیە دەستی پێکرد کە بایەغدانە بە پاراستنی ژینگە. لەم کاتەی کە بودجەشمان نییە میزانیەکی ئەوتۆ لە ژێر دەستیانە باخچە و شوێنەکانی نوێژان کردوێتەوە و پرۆژەی نوێش هەیە بۆ زیادکردنی پانتایی سەوزایی. دێنە سەر بڕگەی دومی پرسیارەکانتان داربڕینەوە. یەکێک لە دانانی ئەم لافیتانە و ئەم کاندیدانەکە بەو کارە هەڵساون بۆی لافیتەکەی خۆیان جێگیر بێت دارەکانیان لە قوپۆپی دارەکانیان شکاندویان دارەکان ئەبڕنەوە. ئەمەش یەکێکە لە زەرر و زیانێکی گەورەی تر بە ژینگە. ئێستا ڕێژەی سەوزایی کەرکووک لە 104 تێناپەڕێت بۆیە ئیداری شارەکە بۆ زیادکردنی ڕێژەکە گرنگێکی زۆری با ڕووبەری سەوزایی دەدات. بۆ داهاتوش چەندین پرۆژە بۆ ئەو مەبەستە جێبەجێ دەکرێن. ئازاد شکوور، کەناڵی کەرکووک. با بەشداری چەندان پسپۆڕ و ژمارەیەکی بەرچاو لە ژمانی شارەکە لە دیوانی پارێزگای کەرکووک کۆڕێکی زانستی دەربارەی شێرپەنجەی مەمەگەڕێک خرا لە کۆڕەکەدا جەخت لە گرنگی پشکنینی پێشوەختە بۆ ژنان کرایەوە چونکە با تێپەڕبوونی کات نەخۆشیەکە لە جەستەیە زیاد دەکات. ئەگەر پێشوەختە پشکنین نەکرێت لە ئەگەری توشبوونی نەخۆشیەکەدا چارەسەرکردنی قورس ئەبێت. مانگی ئۆکتۆبەر مانگی هوشیاریە دەربارەی شێرپەنجەی مەمک. طبعا ئەم یادوەریە لە 1985 لە ئەمریکا یەکەم جار ینی احتیفالی پێوە کرا. خۆی بۆنەکە بۆ ئەوەیە کە چکەم ئەم نەخۆشیە ئەم جۆری شێرپەنجەیە
زۆر تەشەنەی کردووە لە ناو کۆمەڵە هۆشیاریەکەی مایەکە کامل ئێمە فەرمانگەی تەندروستی کەرکووک بەشی هۆشیاری تەندروستیمان هەیە و ئینەکانیش بنکە تەندروستیەکان و خەستەخانەکانیش دەسەکەن بە هۆشیاری هاوڵاتیان دەربارەی ئەم نەخۆشیە. لە یەک دقەیەکە 4 ئافرەت لە جیهانە تووشی شێرپەنجەی مەمکە بێت و یەکێکیانیش گیان لە دەسەدا. بۆ چوونەکانی شوایە و کە لە ساڵانی داهاتووە بۆ 2050 ئەم ڕێژەیە دووقاتە بێتەوە. فائتر ئێمە ئەبێ هۆکارەکانی ئەم نەخۆشیە بۆ خەڵکی باسی کەین و هۆشیاریان پێ بدەین چۆن خۆیان بپارێزن لەم نەخۆشیە. سەرۆکوەزیرانی عێراق ڕێی دەگەێنێت عێراق هاوسەنگی لە نێوان ئەمریکا و ئێراندا ڕادەگرێت. ئاشکراشی کرد ژمارەیەک ڕاوێژکاری سەربازی ئەمریکایی لە عێراق دەمێننەوە بۆ چەکدانانی گروپە چەکدارەکانیش پشت بە دیالۆگ دەبەستن. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ ژمارەیەک ڕۆژنامەنووس لە بەغدا ئاشکرای کرد ڕاوێژکارە سەربازەکان و کارمەندانی پشتیوانی ئەمریکا لە بنکەی ئاسمانی عینەسەد لە ڕۆژئاوای عێراق بنکەیەکی نزیک فڕۆکەخانی بەغدا و بنکەی ئاسمانی حەریر لە باکووری عێراق جێگیر کراون. سوودانی ئاماژەی بەهۆشدا سەرڕای ئەوەی ڕێککەوتنە سەرەتایەکە کشانەوەی تەواوەتی هێزەکانی ئەمریکای لە بنکەی عینەسەد تا مانگی ئەیلول لەخۆگرتبوو، بەڵام پێشاتەکانی سووریا وای کردووە یەکێکی بچووک لە نێوان 250 بۆ 350 ڕاوێژکار و کارمەندی ئەمنی لەو بنکەیەدا بمێننەوە. وتی شێرکێوی هێزە پشتیوانی کردن دەبێت لە چاودگیری دژ بە داعش و هەمانگی کردن لەگەڵ بنکەی تەنەف لە سووریا. سەرۆکوەزیرانی عێراق باسی لەوەش کرد عێراق هەوڵیدا هاوسەنگی لە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا و ئێران ڕابگرێت و خۆی لە ئاتێوگلان لە ململانی هەرێمایەتیەکان بە دوور بگرێت. وتیشی عێراق لە پێش هەموو شتێکەوەی و نامانێت وەکو بریکاری هیچ لایەنێک کار بکەین و نابێت عێراق بێتە گۆڕەپانی ململانیەکان. هەرچەندە سەرۆکوەزیرانی عێراق ڕاستەخۆ لە قسەکانی داماژی بە پرۆژە یاسای حەشدی شابی نەکرد، بەڵام وتی بۆ چەکدانان پشت بە دیالۆگی نیشتیمانی دەبەستێت. قەدەغی هاتوچۆی ماتۆرسکە لە قەزای خورمات و دەست پێ دەکات و تاوکو دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق واتە لە 11 2025 بەردەوامە بێت. زولفەقار حەیدەر قایمقامی قەزای خورمات و بە کەناڵی کەرکووکی وت لە کۆبوونەوەی لیژنەی ئەمنی قەزای خورماتوە بڕیاردرا لەسەر قەدەغەکردنی هاتوچۆی ماتۆرسکل. وتیشی بڕیاری قەدەغەکە لە ڕۆژی پێنجشەمەی داهاتوە لە سەعات 8 ئێوارە تاوکو 6 بەیانی تاوکو دوای هەڵبژارنەکانی 11 تشرینی دووەمی داهاتوو بەردەوام دەبێت و هەر کەسێکیش پابەندی بڕیارەکان نەبێت سزای یاسایی دەدرێت. قایمقامی قەزای خورمات و تیشی ئەو ماتۆرسکێلانی بەڵگەنامی ڕسمیان هەیە ژمارەیان هەیە و بێسەرەتانین. بڕیاری قەدەغی هاتوچۆ نایەنگرێتەوە لەگەڵ ماتۆرسکێلی دلڤەری خواردن و گەیاندنی پێویستی خەڵک. هەواڵەکانم پێشکەشکردن خواسان لەگەڵ.